ایرو مسرور بارزانی شوردار آسایش شهر ماکروستان پیشوازی لشان دک وزارت برگیری کمارا چیکه به سرکاتی جاکوب لاندوفسکی جگری وزیر برگیری کمارا چیکه جو کاروبارن سیاسی و استراتژیکر کجا هجماره که برپرسیارن لشکری و سیاسی پیکاتبو لدیدارێکدا کە بە ئامادەبوونی ئەلکساندەر لانگەر باڵێزی کۆماری چیک لە عێراق و یارسۆلاف ڕیف کۆنسولی گشتی کۆماری چیک لە هەولێر بەڕێوەچوو جێگری وەزیری بەرگری کۆماری چیک لە بەرامبەر ئازایەتی و قوربانیدانی پێشمەرگە لە شەڕی تێروریستاندا سوپاسی حکوومەتی وڵاتەکەی پێشکەش کردو ڕایگەان وڵاتەکەی لە پێشکەشکردنی هاوکاری سەربازی و مەشق و ڕاهێنان بە پێشمەرگە و هێزانامنیەکانی کوردستان بەردەوام دەبێت لە بەرامبەردا مەسرور بارزانی سوپاسی گەل و حکوومەتی کۆماری چیکی کرد بۆ هاوکاری پشتیوانێن بۆ هێزەکانی پێشمەرگە لە دژی تێروستانی داعش و ڕایگەان تێکشانی تێروستانی داعش پێویستی بە هەوڵی هاوبەشی هەموو لایەکەیە هەروە جەختی لەوەش کردەوە کە ئەو هاوکاری سەربازیانی گەیشتون لە ئاسن گەورەوی و بەرفرەوانی ئەم شەڕدانیە و گوتی دەبێ ئێمە بۆ تێکشانی داعش لە ڕووی چەندایەتی و جۆرایەتی چەک و پێداویستەکانی شەڕ زیاتر پرچەک بکرین و پێویستیمان بە یارمەتی نێودەوڵەتی هەیە جێگری وەزیری بەرگری کۆماری چیک وێڕای ئاماژەدان بەوەی تێروریستانی داعش هەڕەشن بۆ سەر ئاسایشی جیهان ئاماژەی بەوەشدا کە لە کێشە و پێداویستەکانی هەرمی کوردستان تێدەگەن و وەک کۆماری چیک ئامادەن بۆ پێشکەشکردنی کەرەستە و پێداویستی زیاتر و لە پشتیوانیکردنیشدا بەردەوام دەبن لە بەشێکی دیکەی دیدارەکەدا ڕاویشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرمی کوردستان باسی لە هۆکارەکانی دەرکەوتن و ڕێگاکانی ڕوبەڕووبوونەوەی تێرۆر و لە ناوبردنی تێروریستان لە ئاستی ناوچەی و جیهانی کرد کە پێویستە لە پاڵ ڕێگاچارەی سەربازی لە ڕووی ئایدۆلۆژی و دارایشەوە ڕوبەڕووبوونەوەی تێروریستان بگیرێتە بەر باردۆخی سیاسی عێراق و ناوچەکە و فراوانترکردنی بەردەوامی پەیوەندیەکانی نێوان هەرمی کوردستان و کۆماری چیک لە بوارە جیاجەکاندا تاوتوێ کرا